بله تماشا و نیجا ایدیون دزانیجی که روشا دبرین کردستانی چای ابتابتی پشتی بویرین 16 اکتبر ایدی هاتنا 18 شعبی به دهان گروپین جدا پیکته حتی جبلی 18 شعبی گروپین ولایی لوان دبران هنه بناو نشان جدا پیتر فوکسان لسر پیکاتا کردان جود کارن کردان استفزاز دکن اردوان لیوردی گرین جاره کدن بریارن سردم جواتا بگمان سرکردات که شورشا سردم صدام لوی دبر تفعیل دکن سیاست تعریبی بهستر دکن اول خورماتو دقوم گلو چاوات تخمین کردن و چاوات هرسانگاندن جاری کردان و برس ملا حسن گرمیانی جگری برپرسی مالبندی یکتی نشتیمانی کردستان لخورماتو لگل منه بله ملا کاتو باش ایدی لدوس خورماتو خود ازانی دوس خورماتو همو کاتوتان باش زور سپاس دوس خورماتو پیگی کی جغرافی زور گرینگی هیا حتی ولاتانی اقلیمی بو تواکردنی هجمونی هرمایتی و مذهب گرای خویان چاویان لسر خورماتو دوا سنوری باشوری کردستانه لچای حمرین او پیش هاتانی استال خورماتو هنه به حشد کردنی کرد ایوه چون لگ ددنوا زۆر سپاس لێرەوە سڵاو ڕێزمان بۆ خەڵکی خۆڕاگری خورماتوو هەیە دیارە خورماتوو بۆ خۆی گرنگی خۆی هەیە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە لە ڕووی ئەوەی کە دوا دەرگای هەرێمی یاخود باشووری کوردستانە لەگەڵ پێکاتەکانی ترە تەماسە و خورماتوو مێژوویەکی دوور و درێژی هەیە لە قارەمانەتی و بەرگری هاوکات لەگەڵ هەموو دەستە خوشکەکانی تر لە شارەکانی باشووری کوردستان بە ئێستاشەوە دیارە ئێمە ئێستا لە بەردەم پرۆسەیەکین کە چەند مانگێکی تر هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەکرێ و بۆ ئێمە بۆ کوردی خورماتوو گرنگە بەڕاستی بتوانین کەسێک دەربچوێنین وەکو چۆن کەسێکمان دەرچوان بۆ پەرلەمانی عێراق کە دکتۆر مەلا کەریم شکوورە و بە دەرچوونی ئەو ئێمە خەڵکی خورماتوو بەڕاستی لە هەموو شتەکانە بەشمان هەیە چی لە ڕعایە بێت چی لە خزمەتگوزاری بێت تاکوی ئێستا نزیکەی 62 پرۆژەی خزمەتگوزاری بۆ خورماتوو هێناوە هەر لە سەب و تەبلیت و مەجاری و ئاوە ڕۆ و دامەزراندن و ئەوانە جا بۆیە بەڕاستی ئەگەر بێت و ئێمە یەکێک بۆ ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین دەربچوێنین گرنگی خۆی هەیە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی کوردستانێتی خورماتووە بۆ ئەروقەی ئومەمی متحیدە و بۆ لە ڕووە پەیوەندە نێودەوڵەتیەکانەوە بۆ کورد گرنگی خۆی هەیە ئەگەر هیچی پێ نەکرێت دەرچواندنی ئەندامێک بۆ خۆی گرنگە دیارە هەموو کەس هەوڵەدا بانگەشە بۆ خۆیەکەوە هەر کەسش هەوڵەدا لایەنی بەرامبەر دەنگەکانی کەم بکاتەوە یا کاندیدەکانی پەرتەوازە بکە بۆی دەنگی کورد پەرتەوازە بێ بەڕاستی ئەو سیاسەتە لە کەرکووکیشا هەیە و لە هەموو سنووری ناوچە جێناکۆکەکانە هەیە بەداخەوە ئێمە ئومێدمان وابی وەکو کوردی ناوچەدا جێناکۆکەکان ینی بەڕاستی لە کەرکووکیشا کە سەنتەری کێشمەکێشمی سنوورەکەیە لە ڕووی مادەی 140 و ناوچەی جێناکۆک و سنووری ناوچەی جێناکۆک کە لە شنگاڵەوە تا مەنەلی نزیکەی لە 151 خاکی کوردستانەکە بەقەدەر ئەوەی کە ئەمڕۆ بە حکوومەتی هەرێم ئەناسریا قەڵەمڕەوی کاکمەڵە خۆت ئەزانیان دەیناوچە هەیە لەو ناوچانە هەڵبژاردن لەوێ تو باسی پێگەی جیۆپۆلیتیکی دووس خورماتووت کرد مەسەل بۆ نمونە بەداخەوە ئێستا کورد بە 5 لیست لە کەرکووک بەشدارە بێ یعنی ئەو پەتایە خەریکە ئێمە شەگرێتەوە بەڕاستی ئێمە لە هەڵمەتی هەڵبژاردننی بۆ پەرلەمانی عێراق بە 2 کاندید بەشداریمان کرد کاندیدێکی خۆشبەختانە دەرچوو ئێستا لای ئێمەش نزیکەی 5 کاندیدیان دروست کردووە ئەم وتەوت و گوتەی بوونی حەشدی شەعبی لە خورماتووە خۆڵچاوکردنە بە دەنگدەری کورد بۆی کۆمەڵێک دەنگی کورد بسووتێنن ئەگینا ئێمە ئەزانین وەختی خۆی لیوایەکی حەشد وعدوا بوو بۆ کەرکووک دا بنرێت ماوەیەکی باشیش لە حوسێن ئیسلام لە مەنتقەی خاڵۆبازیانی دەوامیان کرد ئامر لیوایان هەبوو چیان هەبوو کورد بەڵام دوایی بڵاوی کرد و هیچیان بۆیان نەکرد لە لای ئێمەش بە هەمان شێوە فەوجێکیان تەشکیل کرد لە خەسەدارلو و باستاملو مەنتقەی بەیات و ئەوانە چەند مانگێکیش دەوامیان کرد بەڵام بڵاوی کرد و هیچی بە هیچ نەکرد ئێستاش نەتەوەکانی تریش فەوجی حەشت هەیە من ئاگادارم لە سنووری بەیاتە 2 ساڵە
دەوامەکە پارەی نییە بۆ لەبەرەوەی حەشدی شعبی لە مەنزومەی ئەمنی عێراقا و بودجەی تایبەتی هەیە لە چوارچێوەی بودجەی وەزارەی دیفاعە ناتوانێت لە دەرەوەی ئەو بودجەیە خەڵک تەعین بکە و موچە بۆ خەڵک ببڕێتەوە بۆیە بەڕاستی مەسەر ئێمە سەر لیوایەکی مشترەکمان هەیە لیوای 20 قەراری لەسەر دراوە و لە میزانیش پارەی بۆ تەخسیس کراوە کە لە پێکاتەی پێشمەرگە و جێیشی عێراقی پێک دێ و ئەوە ئەگەر دەست بەکار بن بۆ ناوچە جێناکۆکەکان بە تایبەت ئەو سودانانی کە بۆشایی ئەمنی تایە ئەو لیوایە جێیەگرێتەوە و ئەگەر بێت و بڵێن وڵام لە دەشتی نینەوە بۆ کلدۆ ئاشووری و بۆ شەبەک و بۆ کێوکێ ئەوانە کاتی خۆی ناوچەکانیان داگیر کرابوو لەلایەن داعشەوە حەشدیان بۆیان دروست کرد بۆی هاوکار و چاوساغیان بێ بۆ ڕزگارکردنی ناوچەکانی خۆی مەلا حەسەن خۆ تەزانی حەشدی شعبی بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراق بەڵام حەشدی شعبی لە کومەڵێک گرۆپی جیا پێکتە حتا زۆر جار باز دەکرێت کومەڵێک گرۆپ لە ناو حەشدی شعبی وەکو وەلای پێناسە دەکرێت کە لەلایەن وڵاتێکی ئەقلیمی داعمیان دەکات خۆ تەزانی زۆرینەی پەرلەمانی عێراقیش لایەنە شیعەکان زۆر جار لە بەرژەوەندی حەشدی شعبی پارەی زەبەرلاح دابین دەکەێت حتا لە چارچێوەی بودجەدا بۆ 3 ساڵی داهاتوو ینی ئەوان میزانیان کراوەیە هەرچی بکەن تو نابینی پەرتەوازەی لایەنە کوردیەکان وا لە خەڵکی کوردستان و گەنجە کوردەکانی ئەو ناوچانە دەکە ئیدی بێ هیوا بن ئەمە بخۆشی وەکو وەرەقەیەکی زوعفە کە لایەنی بەرامبەر ئیستیغلال بکات سەرنجی گەنجە کار ڕەبکێشێ بەداخەوە پەرتەوازەی ناوماڵی کورد تێکچوونی شیرازەی پەیوەندیەکانی ناوماڵی کورد مەسەر نمونە مەسەر لیستی عەرەبی بە 2 لیست دابەزن لە کەرکووکات تورکمانەکان هەمویان یەکیان گردن جگەی 6-7 حیزبی تورکمانیە لە چوارچێوەی لیستی جەبهەی تورکمانیا یەکیان گردووە بەڵام بەداخەوە مەسەر ئێمە حیزبە سەرەکیەکانمان حیزبەکانی تر هەر یەکە و دوو یەک بە لیستێک تایبەتدا ئەوەزێ ئەوە لەبەرەوەی هەڵبژاردننی ئەم جارە یەک بازنەیە لە خزمەتی لیستە گەورەکاندایە لیستە بچکەکان دەنگیان ئەفەوتێ ئەمەش وا ئەکا بەڕاستی دەنگی کورد بفەوتێ لەو سنوورانە ئەمە یەک دوو مەسەر شانسی دەرچوون وەکو ئەوەی فرەبازنەکەی پەرلەمانی عێراق و ئەوە نییە ئێستا بە تایبەت قانونی ئێستای سانتیاگۆ لە خزمەتی لیستی گەورە تا خۆزگا کورد بە یەک لیست لە کەرکووکدا بەزایە خۆزگا لە 2 لیست تێ نەپەڕایە لای ئێمەش لە خورماتوو بەڕاستی پێمان خۆشە کورد بە کاندیدێ بەشدار بێ دەرچوونی مسۆگەرە بەڵام بە 5 کاندید هەر کاندیدێک 200 دەنگیش بسووتێنێ کاریگەری هەیە هەنێ جار کاندیدێک بە 1 دەنگ دەرناچێ بە منافەسە 1 دەنگ ئەکەوێ جا بۆیە ئەمانە هەموو بەڕاستی ناچێتە خزمەتی کوردایەتی و نیشتمان و یەکێتی نەتەوەیی و خاکی کورد جا بۆیە بەڕاستی دروستکردنی ئەفواجی حەشدی شعبی پروپاگەندەی هەڵمەتی هەڵبژاردنە منطق نییە ئێستا لەم کاتە ئەی بۆ 6 مانگ بەر لە ئێستا دروستیان نەکرد ئەمە پەیوەندە بە هەڵمەتی هەڵبژاردن و کەمکردنەوەی دەنگی کورد ئەگیناوەی لە خورماتووە فەوج نییە من دڵنیاتانەکەمەوە نووسینگەیەکە بۆ ئەندام پەرلەمانێک چەندین نووسینگەی لەو بابەتە هەیە لە شارەکانی ترە هەر ئەو بەڕێزە کردوێتەوە ئەم نووسینگەیەش بەشێکە لەو نووسینگانە کە جەنابی کردوێتەوە ئەوانە کە نووسینگەیەکی ئەندام پەرلەمانەکەی بەدرە لە خورماتوو جا بۆیە من تەسەور ناکەم بەڵا حەسەن خۆ تەزانی شتی گەورە لە شتی بچووکەوە دەست پێ دەکات گەورە لە شتی بچووکەوە دەست پێ دەکات تۆ پێشتر باسی جیۆپۆلیتیکی دووس خورماتوت کرد دووس خورماتوو شنگال ئەمە کەرکووکە بە تایبەتی دووس خورماتوو خاوەن پێگەیەکی جیۆپۆلیتیکە هەندا بەهێزە دوای بویارەکانی 16 ئۆکتۆبەر وڵاتێکی ئەقلیمی کە ئەو منتەقەیە گرت بێگومان گروپە وەلایەکانی بە 7 ئاهەنگیان دەگێرا لەبەراوەوە پرۆژە هیلاجەکانی تاواک ئەو هەندە پێگەیەکی جیۆپۆلیتیکی گرنگی هەیە دووس خورماتوو کەواتە ئەگەر ئەمەش بکرێت پێتوانی ئەمە سەرەتایەکە بۆ پەرتەوازەکردنی دەنگی کە خۆ تەزانی خەڵکی ئەو ناوچە بە تایبەتی پێکهاتەی کورد زۆر ئاوارە بوونە دەربدەر بوونە لە گەرمیان و لەو ناوچانەدانە کەواتە پێتوانایە لەم هەڵبژاردنە کورد بتوانێت دەنگێکیش بەدەست بێنێ دەی ئەگەر وەکو جەنابەتەڵێ ئەگەر ئەو جیۆپۆلیتیکە ئەوە نەگرنگە کادەی سیاسی کورد بۆ بیر لەوە ناکاتەوە بێت هەموو ناکۆکیەکانی بەڕاستی لە سنووری هەرێم بهێڵێتەوە بێت لە سنووری ناوچەی جێناکۆکە وەکو کورد
یەک لیستی ڕابگەین و واز لە بەرژەوەندی حیزبی بێنن ئەی ئەگەر ئەوەنە گرنگە خۆ کەس دەستبانی نەگردووە کاکە ئێمە بین ناوماڵی خۆمان ڕێکخینەوە لەو ناوچە گرنگ و جۆفۆرەتکانەکە ئێمە بەهێز لە دەستمان داوە بەڵام خۆ خەڵکمان ماوە خۆ خاکەکەش بوتان بۆ بۆتان نەکردەوە کۆلایەنە سیاسی کوردستانیەکان ئێمە وامان لێ کرد کاک هەڤاڵگان ئێمە ئێستاش هاوارەکەین ئێستاش من دێکەی خۆم عەرەب داگیری کوردە بە قوربان ئێستاش سنووری ئەو ناوچانە مەترسی لەسەرە مەترسی خاکمان لەسەرە مەترسی لە دەستدانی خاکمان لەسەرە من قیادەی سیاسی کورد نیم کاکە من کادرێکی خوارەوەی ئەوێم دێکەی خۆمیسە عەرەب داگیری کورد عەرەبی تعریب جا بۆیە بەڕاستی ئەگەر بەو شێوازەی ئێستا و بەو پەرتەوازەی ئێستا کار بکەین ئەمە ڕەشبینی نییە بەڵام زەرەر لە دۆزی کوردەدا زەرەر لە خاکی کوردەدا زەرەر لە کوردستانێتی ناوچە جێناکۆکانەدا بەڵێ بەڕێز مەڵا حەسەن گەرمیانی جێگیری بەرپرسێ مەڵبەندێکەتیان نیشتیمانیە کوردستانی لە خۆرماتۆ مەڵا زۆر سپاس بوو بەڕێستان